ئیسرائیل ناوی هەر کەسێکی هێنا ڕاستەوخۆ میدیاکانی جیهان وەک وەفاتنامەیەکی ڕەسمی مامەڵەی لەگەڵ دەکەن. پرسیارەکە ئەوەیە چۆن ئیسرائیل کوشتنی سەرکردەکانی ئێران ڕادەگەیەنێت تەنانەت پێش ئەوەی ئێرانیش پێی بزانێت. שמזכיר המועצה לביטחון לאומי לריג'אני וראש הבסיס ئیسرائیل ڕایگەیاند عەلی لاریجانی و چەند سەرکردەیەکی باڵای سەربازی ئێرانی کوشتووە. ئەمەش یەکەم جار نییە ئەم کارە بکات، بەڵکو پێش لاریجانیش لەگەڵ خامنەی و نەسڕوڵڵا و سنوار و زۆر کەسی دیکە ڕووی داوە. هەموو جارێکیش میدیاکانی جیهان پێش ئەوەی گوێیان لە ڕای بەرامبەر بێت دەڵێن تەواو هەواڵەکە ڕاستە. میدیاکانی ئیسرائیل دەڵێن ئەمە پرۆسەیەکی لە خۆڕا نییە، بەڵکو ئیسرائیل زۆر وردکاری لەسەر دەکات. چەرکوشتنی سەرکردەکەی پێگرنگە، بە هەمان ئەندازەش ئەوەی پێگرنگە کە خۆی زانیاریەکە ڕابگەیەنێت. بەمەش سێ ئامانج دەپێکێت، هەم دەڵێت دەستمان دەگات بە هەموو کەسێک، هەم نەیارەکەی تووشی سەر لێ شێوان دەکات و بۆ ئەوە دەگەڕێت کە کێ دزەی بە زانیاریەکە کردووە، هەم کارێک دەکات هەموو جیهان زانیاریەکە لە یەک سەرچاوە وەربگرێت کە ئەویش ئیسرائیلە. تا ئێستا ئیسرائیل هەزاران کەسی تیرۆر کردووە، بەڵام هەموو جار بەدوای ئەوەدا دەگەڕێت چۆن خۆی یەکەم سەرچاوە بێت. ئەو میدیایانە دەڵێن ئیسرائیل ئەم کارە بە هەماهەنگیەکی ورد دەکات لە نێوان مۆساد و ئامان و یەکەی 8200 سایبیری. لە هەمان کاتدا هەم سیخڕ و سەرچاوەی مرۆیی بەکاردێنێت، هەم سوودی گەورە لە تەکنۆلۆژیا دەبینێت. بۆیە هەر جارێک کە تیمێک دەنێرێت بۆ کوشتنی کەسێک ڕێنمایی ڕوونیان دەداتێ کە بڕۆن کەسەکە بکوژن، بەڵام لەوە گرنگترەوەیە بەڵگەی کوشتنەکەی بهێننەوە. ئەمەی ئیسرائیل دەیکات شەڕێکی میدیاییە، دەیەوێت خۆی هەموو جار چیرۆکەکە بنووسێتەوە لەبری ئەوەی چیرۆکەکەی بۆ بنووسنەوە.